هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆتە شتێکی حتمی و دەبێ ئەم ساڵ ئەنجام بدرێت چونکە ساڵێک لە وادەی خۆی دواکەوتووە. عێراق بەم شەق و شڕیەی خۆیەوە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجامدا ڕاستە براوە کرایە دەرەوە و دۆڕا و حکوومەتی پێکەناوە بابەتێکی ترە، بەڵام لە هەرێمی کوردستان نەک هەر بۆ خەڵکی کوردستان بۆ سومعی هەرێمی کوردستانیش زۆر مەترسیدارە دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام هەندێک لایەن دیارە نایەنەوێ ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت. ئێمە لەسەر تەواوی مەسلەی هەڵبژاردن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مناقاوەچی سکرتێری پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە خاتومونە زۆر بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە پێشەوەی بێمەسەرەوەی بۆچی هەندێک لایەن نایەنەوێ هەڵبژاردن بکرێ، هەندێک لایەنی کوردستانی داوای فرەبازنەیی دەکەن. باشە ئێوە دەڵێن چی؟ یەک بازنەیی بۆ ئێوە باشە یاخود فرەبازنەیی؟ بەڵێ بێگومان ئێمە جاخت دەکەین لەسەر هەڵبژاردنەشی پاک و بێگەر و هەڵبژاردنێک لە کات و سات خۆیدا ئەنجام بدرێ و بۆ کۆتاکان بۆ تورکمان و کلدان سریان ئاشور و ئەرمەنیشەوە ئەتوانین بڵین هەڵبژاردنێ یەک بازنەیە لە بەرژەوەندی پێکهاتەکانە. بۆچی یەک بازنەیەتان پێ باشە ئێوە چوار بازنەیەتان پێ باش نییە؟ هەندێک لایەن داوای چوار بازنەیی دەکەن. بەڵێ ئێمە وەکو نوێنەری پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان تەنها نامانەوێت نوێنەری پێکهاتەی خۆمان بین. ئێمە نوێنەرایەتی سەرجەم خەڵکی کوردستانین کە پرۆژەیەک دێتە پەرلەمانی کوردستان بۆ پێداگیریکردنە لە مافی خەڵکی کوردستاندا بۆی ئەگەر ئەو ناوچەگەریە و ئەو نەتەوەیە جیاوازیە بێتە ئاراوە، ئەوە نوێنەری پێکهاتەی تورکمانە، ئەوە نوێنەری پێکهاتەی کلدان سریانە ئاشوریە، ئەوە لە ڕاستیدا پێکەوە ژیانێکی بە شێوازێکی ئەو ڕنگدانەوەی هەیە لە هەرێمی کوردستان کاڵ دەبێتەوە و لە لایەکی ترەوە لە هەرێمی کوردستان و لە ئاستی عێراقیژە تاکو ئێستا سەرژمێریارەیەکی تەواو ئەنجام نەدراوە. ئێمە ناتوانین پشتبەستن بە چه ئامارێکی ڕاست و تەندروست بیتن کەوا پێکهاتەی تورکمان و پێکهاتەی کلدان و سریان ئاشوری ئەرمەن لەسەر هەڵبژاردنێکی فڕەبازنەیی ئەنجام بدرێتن و لەگەر ئەو یاسایەدا هیچ کێشەیەکی دروست ناکاتن. ئەگەر هەر حیزبێکی سیاسی کوردی نیازی هەیە بەشداری هەڵبژاردن بکاتن و خەمخۆری پێکهاتەکانە ئەتوانی هەر بەو یاسایە هاوکار بیتن و پشتیوانی پێکهاتەکان بکاتن. واتە ئەگەر بەو یاسایی ئێستا بەشداریکردنی پێکهاتەکان لە هەڵبژاردنەکان زیاتر سودمەندە لەوەی کە فرەبازەی بیتن. بۆ نمونە کە پرۆژەیەکان پێشکەش کردووە 3 کورسی بۆ پێکهاتەی تورکمان و 2 کورسی لە ئاسی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەولێر 3 کورسی و بۆ پارێزگای سلێمانی 2 کورسی. باشە من دەپرسم بۆچی هەن نابن بۆ ئەو لاینەی کەوا ئەو پرۆژەیان پێشکەش کردووە لە بەرژەوەندی پێکهاتەکانە ڕاوبۆچوونی پێکهاتەکانی وەرگیرا و بێگومان نەخێن. دیدی تێڕوانینی پێکهاتەکان لەنام ئەو پرۆژەیەدا جێگیر بووە بێگومان نەخێن. واتە لە دەروی ئیرادەی ئێمە ئەم پرۆژەیە گەڵاڵە کراوە. ئەوە یەکێک لەوەیە کە دەستێوەردانی کاری پێکهاتەکانە بۆ بیری تەسکی حیزبایە. کەواتە ئێوە بە هیچ جۆرێک پێتان قبول نییە و ڕازی نین هیچ لایەنێکی سیاسی لە باتی ئێوە بڕیار بدات؟ نەخێر بە هیچ شێوازێک بێگومان ئێمڕۆ ئەمە لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا کە لەو نۆخولەکەدا یەک بڕگەیەک لەوانە بوو کەەوە داواکارین لە سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکە کوردستانەکان دەستێوەردانی مافی پێکهاتەکان نەکەن و لە بڕی ئێمە بریاریش نەدەن چونکە ئێمە خۆمان خاوەنی بریاری. باشە چ لایەنێکی سیاسی دەیەوێت لە باتی یاخود دەستێوەردان بکات یان دەیەوێت لە باتی ئێوە بڕیار بدات؟ زۆر بە ڕاشکاوانە کە ئەوانەی کە پرۆژەیان پێشکەش کردێ پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتوانی کوردستان بستنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی کوردستان و نەوەی نوێ. بۆچی ئەوان لە کورسیەکانی خۆیان ترسن تەماعیان کردوتە ئەو 11 کورسی ئێوە؟ من دەپرسم لێرەوە ئایا کورسی پێکهاتەی تورکمان و کلدان سریان و ئاشوری ئەرمەن بۆچی مەبەستێک تاکو ئێستا بەکاری هێناوە ئایا تەنها لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێتن؟ ئایا لەو پرۆژە یاساینێک کە پێکهاتەی تورکمان و کلدان سریان ئاشوری ئەرمەن کە دەنگ بۆ پرۆژەیەدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە لە پێناوی پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بووە ڕێگر بووینە لەوەی کەوا هەرێمی کوردستان ئەو دەستکەوتانەی هەیە لە هەرێمی کوردستان لە دەست بدەین بۆی ئێمە بۆی دەستبەردار نەبین لەو دەستکەوتەی ئێمە هەمیشە کارمان کردووە یەکسانی و دادپەروەری هەبیتن لە ناو پەرلەمانی کوردستاندا بۆیە ناتوانین و هیچ مافێکی هیچ حیزبێکی کوردی نییە کەەوە ئێمەی تۆمەتبار بکەن کە ئێمە بووینە هۆکار بۆ دواخستنی هەڵبژاردن بە پێچەوانەوە پێکهاتەکان لە سەروبەندی سەرجەم حیزبەکان ئێمە ڕامانگەاندووە ئامادەینە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێت بەڵام بە مەرجێک هیچ حیزبێکی کوردستانی بۆی نەبێت بڕیار لە بڕی ئێمە بدا
و نتوانێت ئێرادەی ئێمە بەکاربێنێ بۆ مەرامی حەزبی خۆی. زۆر باشە مناخان پرسیاریشتر ئێوە مەسلەیەکتان وروژان بۆ خۆ دەزانی تا ئێستا سەرژمێری نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان نەکراوە بەڵام ئێوە ئەمڕۆ لە داواکاریەکانیشتان دەتانەوێ کورسی پێکاتەکان زیاد بکرێ ینی ئەمە پشت بە چ بنەمایەک دەبەسن لە کاتێکە سەرژمێری نەکراوە پشت بۆ بنەمایە دەبەستین کەوا ڕێژەی دانیشتوانی پێکاتەی تورکمان زیادی کردووە ئەویش لە چیدایە بێگومان ئەوەی کە لە خولی ڕابردوو کە ئەوانەی کە تەمەنیان نەگەشت بووە 18 ساڵ ئەوەی ئێستا لەم خولەدا تەمەنەکەی گەشتە 18 ساڵ خۆی لە خۆی ئەوە یەکەکە لەو بنەمایە کە مافی خۆیەتی کە کارتی دەنگدەری بۆ کراوە ئەوە واتە ڕێژەکەی زیادی کردووە و لە کاتێکدا ئێمە وەکو پێکاتەی تورکمان کە تا ئێستا ئێمە کۆتەمان قبول کردووە لە پێناو ئەوەکەوە لە هەرێمی کوردستان خاوەنی دەستور نینە بەڵام ئێمە ئەگەر خاوەنی دەستور بینە و لە هەمان کاتدا مافی پێکاتەی تورکمان بە یاسا ڕێکخراوە بەڵام لە دەستور ئەگەر بچەسپێتن بێگومان هیچ حیزبێکی کوردستانی بۆی نییە پرۆژە پێشکەش بکاتن بۆ تێکدانی مافی پێکاتەکان و دەستێوەردان لە مافی پێکاتەکان. زۆر باشە زۆر بەڕێز مناقاوەچی سکرتێری پەرلەمانی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوەش.